ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە لە دەوروبەرمان ڕوودەدا ئەگەری ئەویان هەیە کە کاریگەریان لەسەر سەلامەتی و تەندروستی ئێمە هەبێت و بەردەوامبوونی ئەم حاڵەتانەش وا دەکات کە کەسانێکی زۆر تووشی ئەم ڕووداوە لە ناکاوانە ببن. یەک لەو حاڵەتانەی کە ئەمڕۆ لەم بەرنامەی ساڕێژ باسی دەکەین کەوتنەوەی ئاگرە پاشان سووتانی ئەو کەسانەیە کە لە شوێنەکەن. بزانین چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین پێش ڕوودانی ئاگرەکە، پاشان ئەگەر حاڵەتی سووتان ڕوویدا بە چ شێوەیەک بتوانین هاوکاری خۆمان و کەسانی دەوروبەرمان بکەین. لەگەڵمان بمێنەوە. مرۆڤ لە ژیانیدا هەمیشە بە دوای ژینگەیەکی ئارام و سەلامەتدا دەگەڕێ. هەڵی تەواوی خۆی دەدات کە دوور بێت لە کارەساتەکان. ئەمەش لەبەر ئەوەی ڕووداوەکان ڕاستە و خۆ کاریگەری لەسەر پێک هاتەی جەستە دەبێت. کاتێکیش سەلامەتیمان دەکەوێتە مەترسیەوە ئەگەری ئەوەی هەیە کە پاش هاتەکانی هەتایە بمێنێ یان بەلایانی کەمەوە ماوەیەکی زۆر تەندروستیمان بشێوێنێ. بەشێکی ڕووداوەکانیش سروشتین و لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەدا. بەشێکی زۆرتریان دەکرێت بە ڕەچاوکردنی ڕێوشوێنی تایبەت و ئاسان ڕێگەیان لێ بگیرێت. لە کوردستان لە چاو وڵاتانی پێشکەوتوو کەمتر گرنگی بە ڕێوشوێنەکانی سەلامەتی دراون، بە تایبەتی لە خانە و باڵەخانە و تەنانەت شوێنە گشتیەکانیشدا. ئەمەش ئەگەری ڕووداوەکان زیاتر دەکات. وامان لێ دەکات زیاتر پێویستمان بە هاوکاری فڕیادڕەسەکان بێت. پیاوانی بەرگری شارستانی لە ڕیزی هەرە پێشەوەی ئەو کەسانن کە کاریان بە هاناهاتنی هاوڵاتیانەوەیە لە کارەسات و ڕووداوە جۆرا و جۆرەکاندا. ئەوان دەیانەوێت بە باشترین شێوە زیانی گیانی و مادی کەمکەنەوە. نەقیب سەرکەوت ئەفسەری بنکەی بەرگری شارستانی عینکاوەیە. باس لە ڕۆڵی خۆیان دەکات لە پاراستنی سەلامەتی هاوڵاتیان. کاک سەرکەوت ئەرکی بەرگری شارستانی چیە لە پاراستنی گیانی هاوڵاتیان؟ بەڵێ بەرگری شارستانی کار دەکات بۆ کەمکردنەوەی زەرر و زیانەکان چ مادی بێ چ گیانی بێ. هەروەها ئێمە وەکو بەرگری شارستانی کار دەکەین بۆ کەمکردنەوەی قەبارەی زیانەکان کە لە کاتی ڕووداوەکانە ڕوو دەدەن، هەروەها هۆشارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوی خۆیان بپارێزن سەلامەت بن لە هەر ڕووداوێکی کە ڕۆژانە دێتە پێشیان و ڕوبەڕووی دەبنەوە. ئەو کاری ئێوە کە دەیکەن زۆر جاروا باز دەکرێت بەرگری شارستانی تەنها بۆ ئاگرکەوتنەوەیە. ئەگەر لەسەر ینی بڵێن وردەکاری ئیشەکانی ئێوە کە چەند جۆر ڕوودا و ئێوە پێوە پێیوەستن چەند جۆر ڕووداوتوان یارمەتی هاوڵاتیان بن. بەرگری شارستانی تەنها کاری کوژاندنەوەی ئاگر نیە، بەڵکو ئاگر کوژاندنەوە بەشێکە لە کارەکانی ئێمە زۆر بەشمانەیە کە ڕۆژانە لە ڕووداوەکانە تیمەکانمان دەردەچن بۆ نمونە خنکان لە ئاوە، پشکنینمان هەیە لە هەموو بەشووی و بنکەکاندا ڕۆژانە تیمەکان دەردەچن بۆ پشکنینی شوێنە گشتیەکان و بازرگانیەکان بۆ ئەوی ڕێنمایی هاوڵاتیان بکەین لەوەی خۆیان بپارێزن لە کەوتنەوەی ئاگر. هەروەها مۆڵەتیان پێ نادرێت تا ڕێنمایەکانی بەرگری شارستانی لە ڕووی سەلامەتیەوە لە شوێنەکەدا دابین نەکرێت، بە هیچ شێوەیەک ڕێگای پێ نادرێت ئەو شوێنە بەکار بێت بۆ کارکردن. زۆر باشە. کەواتە ئێوە زۆربەی ڕووداوەکانی تریش وەکو ڕوودانی بوومە لەرزە و کارەبا و ئەو شتانی کە ئیتر بێتە یان داڕمانی باڵەخانەیەک لەبەر هەر هۆکارێک بێت هەموو یەکەوێتە ناو سنووری ئیشی ئێوە. بەڵێ ئەوە باسم کرد لە پێناسێ بەرگری شارستانی یەک لە کارەکانمان کە زۆر گرنگەمە هۆشارکردنەوەی هاوڵاتیانە. ئەو ڕێنمایانە کە چۆن خۆیان دەپارێزن لە کاتە ڕووداوەکاندا. بۆ نمونە بوومە لەرزەی چەند ڕۆژێک پێش ئێستا ڕوویدا ئێمە لە
سایت و پەیجەکانە ڕێنمایی تەواومان پێشتر بڵاو کردبووە کە ئەگەر ڕووداوێکی بوومەلەرزە ڕوو بدا چۆن خۆیان دەپارێزن. بەڵام بەداخەوە ئاستی ڕۆشنبیری لە ناو کۆمەلگەیەکمە بە شێوەیەکی سەرەکی زۆر گرنگی بە ڕووی هۆشیارکردنەوە نادەن. بینیمان لە نەخۆشخانەکان زۆربەی ئەو کەسانێک کە کەوتبوونە نەخۆشخانە بەهۆی ئەو بوومەلەرزەوە زیاتر بەهۆی شلەژانی دەرونی بوو یاخود لە شوێنی بەرزا خۆی هەڵدا بوو کەوت بخوارەوە لەبەر مەترسی. ئەمانە هەموو هۆکارن ئێمە کاری لەسەر دەکەن لە بەرگری شارستانی ڕۆژانە تیمەکانمان هەر بەردەوام هیوادارین ڕووداوی وا ڕوو نەداتەوە. ئەگەر ڕوش دە بە پێی ڕێنمایەکانە هەڵسوکەوت بکەن بۆ نمونە کاتێک کە بوومەلەرزە دەبێت هاوڵاتی ئەگەر لە ناو خانوەکەی خۆیدا بدەبێت بە زووترین کات خۆی بگەێنێتە دەرەوە کە گەیشتە دەرۆژ نابێت لە ناو شەقامە بۆستێ لەبەرەوە ستونی کارەبا هەیە باخچە و دار هەیە ئەمە هەموو مەترسی داڕمان و کەوتنی لێ دەکرێت دەبێت بچێتە ئەو شوێنەی کە شوێنەکە چۆلە لە گۆڕەپانێکا بوەستی بۆ ئەوەی ژیانی سەلامەت بی پارێزرا. ئەگەر نەیتوانی بگاتە دەرەوە ئەگەر نەیتوانی لە ناو باڵەخانە بۆ نمونە گیری خوارد دەتوانی بچێتە بژێر مێزەیەکی بڕک بەهێزبی بۆ ئەوەی بپارێزرێتە سەری دابنوێنێتن ئەگەر بتوانی شتێک لەسەر سەری دابنێن و هەر شتێک لە بەرزاییەوە کەوتە خوارەوە بەرسەری نەکەوێت یاخود بچێت لە زاویە کە دابنیشی شلەژانی دەرونی پێوەنێ یاخود دەتوانێت بچێتە ژێر قاندرمێکە بۆ ژیانی پارێزراوی چاچەند خولەچێکە و بوومەلەرزەکە کۆتایی دێ ئەو کاتە دەتوانی بێتە دەرەوە. کاتێک کە ئێوە بانگ دەکرێن دەگەنە شوێنی ڕووداوەکە چه ئاگرکەوتنەوە بێ یان ڕوخانی شوێنێک بێ یان هەر هۆکارێک بێکەوای لێکە بێ و کەسە تووشی ڕوودا بێت ئێوە لەو کاتەیە لە ڕووی تەندروستی و پزیشکیەوە چۆن ئەتوانن هاوکاری ئەو خەڵکە بن کە لەناو ئەو باڵەخانەیە لەناو ئەو خانووە گیریان خواردووە. بەڵێ ئەمە لە ناو شاری هەولێرە هەشت بنکەی بەرگری شارستانیمانەیە کارمەندەکان هەموو ڕاهێنراون لەسەر هەموو بوارەکانی بەرگری شارستانی و بنکەیەکی تایبەت بە ڕزگارکردنیشمان هەیە ئەو بنکەیەک هەموو پێداویستەکانی ڕزگارکردنی تێدا جگە لەمەش لە بنکەکانیش کەلوپەلی ڕزگارکردنی و کارمەندەکانیش ڕاهێنراون و تیمی تایبەتن. ئێمە کە دەردەچین بۆ شوێنی ڕوودا و سەرەتا کە هاگدار دەگرینەوە لای هاوڵاتیانەوە بۆ ئەو بنکە بۆ شوێنەی کە ڕووداوەکەی لە ڕوودا و تیمەکانی بن کە دەردەچن بۆ شوێنی ڕوودا. ئەو کاتە ئەگەر ئاگر بێ ئاگرەکە کۆنتترۆل دەکرێت ئەگەر ڕووداوی دارمان بێت یان هەر ڕووداوێکی تر بەپێی تایبەتمەندیەکە تیمەکانمان بۆ شوێنەکە دەردەچن تانوێ ڕێگای بکەنەوە بۆ خۆتان ژوورە. بەڵێ ئەو تیمەی ڕزگارکردن کە دەگا هەموو کەلوپەلی تایبەتی خۆی پێوێ لە ناو ئۆتۆمبیلەکانی هەیە تیمەکان پێیتیان لە کاتی ڕووداوەکاندا کاری خۆمان دەکەن. زۆر باشە. چی لەسەر هاوڵاتی پێویستە بە تایبەتی ئەو کەسانی کە دەیانوێت هاوکاری ئەوانەی تر بکەن کە تووشی ڕووداوەکە بوون یان ئەو کەسانی کە خۆیان تووشی ڕووداوەکە بوون لە ڕووی سەلامەتیەوە بۆی هەم بتوانن هاوکاری ئێوە بکەن هەم بۆی بتوانن گیانی خۆشیان بپارێزن. بەڵێ ئێمە بەداخەوە کێشەی گەورەمان لە کاتی ڕووداوەکانە هاوڵاتیانە کە ڕووداوێک لە شوێنەکە ڕوودا خەڵکێکی زۆر لە شوێنەکە کۆ دەبێتەوە ڕێگا بە تیمەکانمان نادەن بە ئارەزووی خۆیان و لە شوێنەکە کار بکەن. بۆ نمونە ڕووداوێک لە باڵەخانەیەکە ڕوودا چ خەڵکینا ئەو باڵەخانە و دەوروبەری باڵەخانەکەی لە شوێنەکە کۆ دەبێتەوە ڕێ لە گرتنی کەلوپەلەکان دەگری کە ئێمە تیمەکانمان بیانگەین نەژۆرەوە خولەچێک بۆمە زۆرە دەبینین کە تیمەکان دەردەچن لە بنکەکان بۆ شوێنی ڕوودا و لە ڕێگادا تووشی قەرەباڵغی دەبن یاخود ئۆتۆمبیل ڕێیان پێنادەن بە شێوەیەکی خێرا بگاتە سەر شوێنی ڕووداوەکە ئەمانە هەموو کێشەنە هیوادارین هاوڵاتیان ڕەچاوی ئەم خاڵانە بکەن لە کاتی ڕووداوەکانە بەر لەوەی خۆی هەوڵی کوژاندنەوەی ئاگرەکە بدایان ئەو خەڵکەی کە لەوێت تووشی کێشەیەک بۆ ڕزگاری بکە پەیوەندی بە ئێمەوە بکاتن تیمەکانی بەرگری شارستانی تیمی پرۆفیشنەڵن زووتر دەگەنە شوێنی ڕوودا و کەسەکەی کە تووشی ڕووداوەکەش بۆ گیانی زیاتر دەپارێزرێت سەلامەتر دەبێت بۆیە زۆر جار ڕووداو دەبینین خەڵکەکە هاوڵاتیەکە بەر لەوەی ئاگداری ئێمە بکات و خۆی هەولی کوژاندنەوەی ئاگرەکە دەدایان ڕووداوەکە کە پێی کۆنتترۆل ناکرێت اینجا هەواڵ بە ئێمە دەدەن خۆشت دەزانانی ئەمە کاتی دەوێتن بۆیە زۆر جار خەڵک گلەی دەکەن دەرن تیمەکانی بەرگری شارستانی درەنگ دەگەنە شوێنی ڕوودا نەخێر ئێمە درەنگ ناگەینە شوێنی ڕوودا ئێمە ئەو هەشت بنکە لە ناو شاری هەولێر دابش کراوە بە پێی سنووری جوگرافی لە کەمترین ماوە دەگاتە شوێنی خۆی بەڵام کێشەکە لە چه کێشە لە هەواڵدەرەکەی ئەو کەسێک کە لە شوێنی ڕووداوە تا چەند پەیوەندی بە تیمەکان بکات تیمەکان زووتر دەگەونە شوێنی ڕوودا و شوێنەکە سەلامەتر دەبێ هاوڵاتی گیانی پارێزراوتر دەبێت. بۆ ئەوی بزانین تیمەکانیان چۆن هەڵسوکەوت دەکەن
لە کاتی ڕووداوی ئاگرکەوتنەوە و سووتاندا لەگەڵیان دەچینە باڵەخانەیەک بە شێوازێکی زانستیانە دیمەنێکی ئاگرکەوتنەوە دروست دەکەین. ئەندامانی ئەم تیمانە سەرجەم پێداویستی سەلامەتی خۆیان هەیە، چونکە وەک خۆیان دەڵێن ئەگەر خۆت سەلامەت نەبی ناتوانی هاوکاری کەسانی تر بکەی. کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە ئەرکی یەکەمیانە، پاشان دەست دەکرێت بە ڕزگارکردنی کەسانی ناو ئاگرەکە. جگە لە سووتان بەهۆی ئاگر، دیاردەی خنکان بە دووکەڵی ئاگرەکە مەترسیەکی گەورەی ڕووداوی ئاگرکەوتنەوە. پاشەوەی کە ئاگرەکە کۆنتڕۆڵەکرێت لەیان تیمەکانی بەرگری شارستانی، ئەو کەسانی کە زیانیان پێگەیشتووە چ سوتا بێتن یان ئازاریان پێگەیشتووە دەهێنرێنە دەرەوە و پاشان فریاگوزاری سەرەتایی بۆ دەکرێت. ئێمە ئێستا لێرە وەکو سیناریۆیەک حاڵەتێکمان دروست کردووە، یەکێک لەو کەسانی کە گوایە لە ناو ئاگرەکە زەرەری پێگەیشتووە سوتاوە یان تووشی خنکان بۆ لە نەتیجەی ئاگرەکە دەهێنرێتە ئێرە لای ئەو ئۆتۆمبیلەی کە تایبەتە بە فریاگوزاری سەرەتایی. کاک سەرکەوت باسی ئەوە دەکات چۆن تیمەکانی دەتوانن ژیانی ئەو کەسە ڕزگار بکەن. هەروەها دکتۆر محەممەدیشمان لەگەڵە کە ئەوش پزیشکی فریاکەوتنی خێرایە. لێرە ئەوان بابزانین ڕۆڵی هەریەکەیان چیە بێت لە چۆنێتی ڕزگارکردنی گیانی ئەو کەسە پێش ئەوەی بنێردرێتە نەخۆشخانە. کاک سەرکەوت ئیشی ئەو لەکوێ کۆتایی دێ پاشەوەی کە ئەو کەسە هاتوتە ئێرە کەی ئیشی پزیشک دەست پێکەن ئیشی تیمەکانی تەندروستی دەست پێ دەکات. دوای ئەوەی ئاگرەکە کۆنتترۆل کرا تیمەکانی ڕزگارکردن کەسی بەرکەوتو یاخود بڵێن بریندارەکە لە ناو باڵەخانەکە لە شوێنەکە دەهێنرێتە دەرەوە تیمی ڕزگارکردن وەری دەگریتن کەسی بەرکەوتو فریاگوزاری سەرەتایی بۆ دەکاتن. بۆ نمونە ئەگەر کەسی بەرکەوتو سوتابیتن تیمی بەرپرسی تیمەکە دەزانی کە پلەی سووتانی پلە یەکە پلە دووە یاخود برێن پلە سەیە فریاگوزاری سەرەتایی بۆ کەسی بریندار دەکرێت. دوای ئەوەی کردداری فریاگوزاری لەلایەن بەرپرسی تیمی ڕزگارکردن بۆی دەکرێت چی پێویست بێ بۆی ئەنجام دەدرێت بۆی بدایەتەوە ژیانی بۆ ئەوەی ژیانی لە مردن ڕزگار بکرێتن ئەوەی پێویست بی فریاگوزاری بۆی دەکرێت دواتر دەدرێتە تیمەکانی تەندروستی و ڕەوانەی نەخۆشخانەی دەکرێت. زۆر باش. ئەوە ئیشی کاک سەرکەوت لێرە تەواو بێت پاشان ئێستا من دەمەوێت کۆمەڵک پرسیار لە دکتۆر محەممەد بکەم لەسەر ئەوەی کە گرنگترین ئەو شتانی لە کاتی سووتانە بۆ نمونەیەک بێنینەوە لە ڕووداوانە کە لەوانەیە بێتە هۆی گیان لە دەستدانی کەسەکە جگە لە سووتانەوانە ئەگەر بۆمان باس بکەین. ئەوەی زیان بە نەخۆش دەگەینی لە کاتی سووتان بێزگە لە سووتانەکە خۆی کە برین دروست دەکات دەرەجەی سووتانەکە ئەوەیە ئەو دووکەڵەیە کە لەگەڵ سووتانەکە نەخۆشەکە هەڵی دەمژی. زۆربەی ئەو دووکەڵانەی کە لە ئاگر دروست دەبی ئەوەیە یەکەم ئۆکسیدی کاربۆنە ئەوە ئەگەر ئاگرێکی ئاسایی بوو بەڵام ئەگەر مەسەن لە کارگەک بوو بێزگەلەوە لەوانەیە مادە کیمیاویش تێدابی ببتەوە هەڵمژینی ئەو ئاگرانش کە لە نەتیجەی سووتانی ئەو مادە کیمیاویانە دروست دەبن خێراتر بێتە هۆی زۆر خێراتر بەڵێ ببێتە. پێویستە ئەو نەخۆشە یەکسەر فریاگوزاری سەرەتایی لە بۆ بکرێ یەک لە هەرە گرنگەکان لە نقطەکان لە فریاگوزاری سەرەتایی ئەوەیە کە ئۆکسزین بدرێتە نەخۆشەکە لەبەرەوە یەکەم ئۆکسیدی کاربۆن کارلێکی زۆر خێراترە لە ئۆکسزین لەگەڵ خوێن فلەبەرەوەی کە ئەو نەخۆشە یەکەم ئۆکسیدی کاربۆن هەڵدەمژی یەکسەر لە ناو خوێنەکەی تەشەنە دەکات دەبێتە هۆی لەوانەیە ئەوە ببێتە هۆی گیان لە دەستدانی نەک نسبەی سووتانە لە ناو خڕۆکە سوورەکان جێی ئۆکسسیجین دەگرێتەوە و دەرچوونی ئەو یەکەم ئۆکسیدی کاربۆنە لە ناو لەش کاتەکی زۆری دەوێت بەڕاستی ئەگەر مەسەرەن بەبێ ئۆکسسیجین 4 ساعتی دەوێت ئەگەر لە هەوایەکی دەرێ لەگەڵ ئۆکسسیجین اینجا دەبێتە 40 دقیقە تقریبا ئەگەر 100 ئۆکسسیجین بدەینەوە نەخۆشە لەبەرەوە یەکەم گرنگترین نقطە لە فریاگوزاری سەرەتایی لە بۆ ئەو نەخۆشە ئۆکسسیجین. زۆر باشە. ئەی لەو کاتانی کە تیمەکانی کاک سەرکەوتوان وەکو بەرگری شارستانی ئەوان تا چەند ئەتوانن هاوکاری ئێوە بن لە سەرەتایی کارەکە ئەمە خاڵێک پاشان بوونی تیمی تەندروستی و ئاگر کوژێنەوە پێکەوە ئەنجا ئەگەر سەر بە یەک کارجێڕی بن یان بە جودا بن وەکوی ئێستا هەیە تا چەند دەتوانن زیاتر ژیانی کەسەکان لە مردن ڕزگار بن. پێویستە تیمی تەندروستی لەگەڵ تیمی بەرگری شارستانی دەربچێتن لەوێن دەرفریاگوزاری سەرەتایی لە بۆ نەخۆشەکە بکەن. دیارە ئەوان ئەو کێشەیان هەیە تیمی تەندروستی لەگەڵیان دەرناچێت بەڵام ئەوان بەخۆشیان فریاگوزاری سەرەتایی دەزانن دەیکەن بەڵام کارمەندی ئەوان لەلایەک
خەریکی ئاگرکوژانەوە پاژۆی کە ئاگرەکە دەکوژێنێتەوە یەکەم کەسن کە دەگەنە سەر ئەو کەسەی کە سوتاوەیان تووشی هەڵمژینی گازەکە بۆ خەریکە لە هۆش خۆی دەچێت بێگومان ئەگەر ئەمانە کەسانی تایبەتمەندی تریان اینجا هەر سەر بەخۆیان بێ وەکو پۆلیسی بەرگری شارستانی یان ئەو تیمە بێت کە وەکو تۆ ئاماژەت پێکرد ڕێژەی زەرەرەکان کەمتر ناکاتەوە؟ بەڵێ تەکیت ئەوەی پێویستی شەبیزانین دائیمەن فریاگوزاری سەرەتایی تەنها کێشەکەمان لە بۆ حەل ناکە پێویستی بە فریاگوزاری ئەدڤانس هەیە ینی پێشکەوتوتر هەیە لەبەرەوە باشترە تیمی تەندروستیان لەگەڵ بیت لەوانەیە ئەو نەخۆشە لەگەڵ هەڵمژینی یەکەم ئۆکسیدی کاربۆن یان هەر مادەیەکی گازی دیکە کە زەرەر بە نەخۆشەکە دەگەین و لەگەڵ سووتانەکە لەوانەیە شکانیشی لەگەڵبی لەوانەیە لە جەیەک بەربوو بیتەوە لە ئەسنای ئەو ئاگرا لە زیاتر ژیان خاتەمەترسی بڵێ ئەوە لێرە پێویستی بە تیمی فریاکەوتنی تەندروستی هەیە بەڕاستی بۆ ئەوەی ژیانی ئەو نەخۆشە ڕزگار بکاتن لە مردن نەخۆشەکە ڕزگار بکات لە ئالۆزی ئەو کێشانەی کە لە بۆی دروست دەبی زۆر باشە ڕۆڵی هاوڵاتی دووبارە پرسیارش لە تۆکەم کە لە کاک سەرکەوت ڕۆڵی هاوڵاتی ئەن ڕۆڵی کەسەکە لە کاتی ڕوودانی ئەو نەوە ڕووداوانە ئیتر بوومە لەرزە بێ سووتان بێ ئاگرکەوتنەوە بێ کارەبایی بێ ڕۆڵی هاوڵاتی پێویستە چەند زانیاری پزیشکی هەبێ بۆی بتوانێت هاوکار بێ بۆ ئەو کەسانی دەوروبەری زۆر جار ئاگر دەکەوێتەوە لە شوێنێک دەبینی جارێ کەس خەبەری بەرگری شارستانی نەدایە کەس خەبەری تیمی تەندروستی نەدایە هاوڵاتێکە بەتەنێ ئەوەی کە بەرکەوتەوە یان یەکێک دەیەوێت یارمەتی بداتن ئەوەی گرنگە ئەوانە بیزانن ئەوەیە یەکەم شت ئەوەی گرنگە نەخۆشەکە لە ئاگرەکە دوور بکەوێتەوە بیبەیە هەوایەکی دەرەوە باشە دووەمیان ئەوەیە ئەگەر نەخۆشەکە ئەو جلەی لەبەریتی لای بین لەبەرەوەی ئەو جلە جارێ لەوانەیە ئاگری پێوەیە دەسووتێتن یان گەرمە هەروە نەخۆشەکە تووشی سوستان دەکات بەڵام باشتر وایە ئەو جلکەی کە لەسەر نەخۆشەکە تاوایتەوە بە پێستیوە نووسایە لای نەبین ئەوە لە بۆ تیمی سوستان بەجێبێنین برینەکە ئەگەر سووتان بوو دەتانین بە ئاوی شوێن خاوێنی بکەینەوە و دایپۆشین ئەگەر نەخۆشەکە سعاتی لەدەست بوو بازنی لەدەست بوو ئەوانە لێکەینەوە ئەوە دیسان دەبتە زیان بە نەخۆشەکە دەگەینی لەبەرەوەی لەوانەیە پاش سوستانەکە هەر شوێنێکی ئەستور بێت و ئەوە نەتانین لێکەینەوە ئەمە لە نەخۆشخانە کەسێک کە تووشی حاڵەتی سووتان هات بێت پێویستە سەردانی نەخۆشخانە بکات هەندێک لەوانیش پێویستیان بە خەواندن و چارەسەر دەبێت لە سنتەری تایبەت بە سوتاوی لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر بەشێکی تایبەت بە حاڵەتەکانی سووتان هەیە پزیشک و کارمەندەکانی ئێرە بەردەوام لە هەوڵی چارەسەری نەخۆشەکاندا دکتۆر ئازاد عومەر سەرۆکی ئەم بەشەیە زیاتر لە 6 ساڵە چەندین حاڵەتی سووتانی بینیوە دکتۆر جان لە وڵاتی ئێمە گرنگترین هۆکارەکانی سووتان چییە؟ دەتوانین پۆلینیکن هۆیەکانی بۆ نمونە بە ئاگر بە ئاوی گەرم یان شلەمەنی گەرم هەروەها هەندێک مەوادی کیمیایی بە تایبەتیەوان لە مختبەرات ئیش دەکەن وەروەها سووتان بە کارەبا ئەوانەی کە بە تایبەتی لە کارەبای ڤۆڵتەی بەرز ڕاستە خۆ دەستیان بەردەکەون ناڕاستە خۆش زۆرجار کێبڵەکانی دەرەوە ئەوانە بەگشتی هۆکاری تریش هەیە بە زەوانە بەگشتی هۆکاری سەرچین جگەل لەوەی کە هۆکاری کەمیش هەیەوەکو بە دەرمان هەندێک دەرمان هەیە دەبێت هۆی سووتانی پێست ینی بەڵام ئەوە زۆر بەکەمی کە نەخۆش دێتە ئەم سنتەرەی ئێوە سەرەتا چیان لە بۆ دەکەن بۆ ئەوی پاژۆی کە سووتاون چۆنێتی چارەسەرەکان چیە جیاوازی ئێرە لەگەڵ نەخۆشخانەکانی تر چییە؟ بەڵێ چارەسەری سووتان دەبێت لە سنتەری تایبەتمەندی نابێت لە هەر خەستخانەیەشتر بێ یان نەخۆشخانەیەشتر با بڵێن
دەبی پێ دەڵێن سنتەری سووتان لە هەولێر ئەو نەخۆشخانەیە تایبەتە بە وەرگرتنی سووتان ئەوەی کە بۆی دەکرێت کەم جار شۆردنە نەخۆشەکە لەو کاربۆن و خۆڵ و خاشاک و پیسی کە پێوێتی لە شوێنی سووتانەکە و پێوە نووساوە جلەکەیەتی هەمووی لای دەبین و دەشۆرێت جوان دوای ئەوە کە وشک دەکرێتەوە بە مەڵحەمی تایبەتی بە پێی پلەکانی سووتان چارەسەری تەداوی با بڵێنیان برین پێچەکەی بۆ دەکرێت. بەنسبەت ئەو کەسانی کە لە کاتی سووتانە کۆمەڵێک مادە بەکاردەهێنرێت لە وڵاتی ئێمەیە ئەمانە تا چەند لە ڕووی زانستیەوە دروستن بۆ نمونە بەکارهێنانی هەویری ددان ماست یان بۆ هۆکارێ بۆ کەمکردنەوەی ئازار یان بڵین بۆ چارەسەرکردنی ئەو برینە ئەمە لە ڕووی زانستی و گونجاوە ئەوە بە هیچ جۆرێک زانستی نییە بەڵکو زەرریش دەدا زەرەکەی چۆنە بۆ نمونە کەسێک پەنجەی سوتاوە معجونی دانی لێ بدات یان با بڵێن ماستی لێ دەدات یان هەر شتێک لێدا ئێمە لەگەڵ ئەوە نین بە هیچ جۆرێک ئەگەر هاتو کەسەکە زۆر لە شوێنەشی دوورە دەست بوو یان نەیتوانێت هیچ بگاتە هیچ نەخۆشخانەیەک و شوێنێکی کەمی سوتا بێ باشترین شت ئاوێکی فێنکە نە زۆر سارد و گەرمیش ئاوێکی فێنک زەرەر نادا و ئەگەر هەتا ئەو کاتانێک کە دەگاتە پزیشک بەڵام زۆر جار هەیە ینی بەشێکی زۆر بچووک داغبوونیەکی بچوو کە پەنجەی بە شتێک بووە هەر هەماشت بە ئاوێکی فێنک بەسە بەڵام معجون و با بڵێن بیستومانە هەتا دەرمانی ترش دەدرێت بە تایبەتی زۆر معجون و دان و ماست بەکاردێ بەڵام ئەوانە لە ڕووی زانستیەوە پێچەوانەیە یانێ برینەکە خراپتریشکە میکرۆبی زیاتری دەبێتە هۆی کۆبوونەوەی میکرۆب و هاوکردن لە دوایی. دکتۆر جان بە ژێرەی چارەسەری سووتان ئایا بەس بە کرێم و بە تەداویە یان پێویستان بە نەشتەرگەری ئەوانش دەبێت بۆ چارەسەرکردن؟ بەڵێ چارەسەرەکان بە پێی ڕێژەی سووتانەکە کە ئێمە دەزانین ینی سووتان ڕێژەی هەیە واتە نزبەی بەشی ئەو بەشانێک کە سوتاوە لە جستەی کەسەکە و پلەکەشی هەمان کات پلەواتە قوڵی برینەکە چەند پێستی بڕیوە بەشی یەکەمی بڕیوە یا بەشی دومیان هێشتە بەشی سێ پێ ئەوەی ئێمە بڕیار دەدەین کە ئەم نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری دەبێیاننا بەڵام ئەوە لە ڕۆژەکانی یەکەم دەرناکە یان لە ڕۆژی یەکەم دووەم سێم چاوەڕێ دەکەین هەتا پلەکەمان بۆ بەتەواتی بزانن هەتا کوێ سوتاوە و ڕێژەکەشی چەندە ئێمە ئەلەوە بەو هەڵسەنگاندنە دەتوانین بڕیار بدەین ئەو نەخۆشە پێویستی بە نەشتەرگەری هەیە یان نیەتی بەشێکیان پێویستیان پێ بەشێکیان پێ ئەوانەی کە داخل دەکرێن سەروی ڕێژەی 120 ئەو بە زۆری پلە 2 پلە 3 زۆربەی کات پێویستی بە نەشتەرگەری هەیە بڕیاردانی نەشتەرگەری لە کات و ساتی تایبەت دادەندرێت بۆ نەخۆشەکە پێویستە لەو کاتە بکرێت بۆ قازانجی بۆ قازانجی نەخۆشەکە پێویستە کە سوکارەکەش هاوکار بن بۆ ئەو مەسەلەیە بۆ ئەو بابەتە ئەگەر پزیشکەکە بەڵێ باسی کە سوکارت کرد ئێوە ڕێنماییدان چییە بۆ کە سوکاری ئەو نەخۆشانی کە لای ئێوە داخڵە بن؟ بڵێ پێشەشی دەبی بڵێن نەخۆشی سوستان ماوەی دوور و درێژ نەخۆشخانە دەمینێتەوە ئێمە لەوە تێدەگەین کە سوکارەکە پەرۆشیەوەیە نەخۆشەکان ببینن خۆشەویستەکانی هاوڵەکە ئەنی تایبەتی لە ڕووداوی سوتە بڵێ چونکە کارە ساتە خەڵکێکەیە حەز دەکا بێ ینی سەردانی بکات بەڵام ئەوە لە ڕووی زانستیەوە بە هیچ شێوەیەک باش نییە. لەبەر ئەوەی لە کاتی سووتاندا گرنگترین ئەندامی لەش لە پارێزگاریکردن لە هاتنەناوەی میکرۆبەکان بۆ ناو لەش زیانی پێدەگات بۆیە نۆژەنکردنەوەی پێست زۆر گرنگە تا ڕێگە لە هاوکردنی زیاتر بگیرێت چونکە زۆربەی ئەو نەخۆشانەی کە بەهۆی سووتانەوە گیان لەدەست دەدەن هۆکارەکەی هاوکردنە بەهۆی میکرۆبەوە کە لەم نەخۆشانەدا بە ئاسانی لە ناو خوێندا بڵاو دەبن هەر بۆیەش پزیشکان هەمیشە داوای ئەوە دەکەن کە هاوڵاتیان زۆر داوای سەردانکردنی نەخۆشەکانیان نەکەن لەم بەشە چونکە بەرگری لەشی کەسی سوتاو لە ئاستێکی زۆر نزمدایە.
دکتۆر بڵند کەمال باس لە چۆنیەتی نەشتەرگەری نۆژەنکردنەوەی پێست دوای سووتان دەکات. ئەو نەخۆشانەی کە دێنە هۆڵی نیشتەرگەری بەعام نەخۆشی سووتانن، نەخۆشی سووتانیش ئەوەی دێتە نەشتەرگەری یان بۆ پاکردنەوەیە یان بۆ پێست لێنانەوەیە. ئێستا ئەو نەخۆشی کە هەیتمان ئەوە بۆ پێست لێنانەوەیە، ئێستا برینەکانی حازر بووە پاک بۆتەوە و کە پێستی لە شوێنێشتر بۆ لێ دەکەینەوە بۆی پێوە دەنینەوە. هەندێک نەخۆشەکانی تر کە داخل دەبن بەس بۆ پاکردنەوەیە. پاکردنەوەکەش ئەو پێستە مردوانەی کە لەسەریتی دوای سووتان لا دەبردرێ. بۆیش لە هۆڵی نەشتەرگەری دەکرێت بۆ ئەوەی لە شوێنێکی تعقیمە هیچ تووشی نەخۆشی و بەکتریا و ڤایرۆسێک نەبێتن. ئەو نەخۆشانەی کە زیاتر پێویستیان بە تەداویەکی خەفیفێ ئەوانە لە ڕەدەکان دەکرێتن، ئەوەی تریش کە بۆ نەشتەرگەری لەژێر بەنجی عام دەکرێتن. بۆیش بە بەنجی عام دەکرێت چونکە زۆر ژانی هەیە و بۆ نەخۆشەکە ناتوانرێت بە ئاسانی لە ڕەدها خاوێن بکرێتەوە. ئەگەر بتوانین لە ڕەدها خاوێنی بکەینەوە زۆر باشترە، پێویستی بە نەشتەرگەری نابێت. بەڵام ئەوانە سووتانەکانیان لە ڕێژەیەکی زۆرە، عادەتەن ئەو نەخۆشانە سووتانەکانیان لە ڕێژەی 20 بۆ سەرەوەیە کە داخلی مستەشفا دەبن. هەمیشە دەبێت ئەوە بزانین کە چەند زانیاریەکی سادە و ئاسان لەوانەیە ببێتە هۆی ڕزگارکردنی ژیانی کەسێک یان منداڵ و کەسە نزیکەکانمان. چونکە لە کاتی ڕووداوەکاندا یەک چرکەش گرنگە بۆ فریاکەوتن. بۆیە دەبێت بەردەوام لە وەرگرتنی زانیاری و خۆڕۆشنبیرکردن دابین. کەواتە دەتوانین بڵین ڕۆشنبیری تەندروستی ژیانە. هەر شاد.